بیرکاری بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا چل. بچووکترین چەند جارەی هاوبەش. بچووکترین چەند جارەی هاوبەش ئەو سێ پیتە بەکاردێ واتە بچووکترین و چەند جارەی هاوبەش. بچووکترین چەند جارەی هاوبەش هەمیشە لە مابەینی دوو ژمارە یان زیاتر لە دوو ژمارە. لەو کتێبەی و چۆن باسی بچووکترین چەند جارەی هاوبەش دەکرێ بۆ وێنە لە مابەینی ژمارە 3 و 5. چەند جارەکانی 3 هەمووی دەنووسرێتەوە و چەند جارەکانی 5ش دەنووسرێتەوە. پاشان دەگەڕێین بە دوای ئەو ژمارەی کە لێرە هەیە و لێرەش هەیە. بچووکترین ئەو ژمارەیە. ڕەنگە ژمارەی دیش هەبی لێرە و لێرە، بەڵام بچووکترین چەند جارە واتە بچووکترین ژمارە کە هاوبەشە. ئەو ژمارانە لە چێ دەینین؟ چەند جارەکانی 3 یان لە خشتەی لێکدان یان بەخۆم 3 جارانی 1 دەکا 3 جاران 2 6 3 جاران 3 9 3 جاران 4 12 3 جاران 5 15 3 جاران 6 18 و 3 جاران 7 21 و هەتا دوایی. 5ش هەروە 5 جاران 1 5 5 جاران 2 10 5 جاران 3 15 5 جاران 4 20 5 جاران 5 25 5 جاران 6 30 5 جاران 7 35 و هەتا دوایی. کە یەکسەر ژمارە چی هاوبەشم دیت لێسەرەوە و لێرە و لێرە، یەکسەر ئەو ژمارەیە بچووکترین چەند جارەی هاوبەشە، واتە 15 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابەینی ژمارە 5 و ژمارە 3. هیچ کێشە نییە ئەگەر بنووسیم 3 و 5 یان بنووسم 5 و 3 هەمان 15 وەڵامەکەیە. بێگومان ڕێی ئاسانتریشێ لەو ڕێی کە ئەمن لێرە تۆزێک ڕوونی دەکەمەوە. ئەگەر هاتوو ئەمن 2 ژمارەم هەبوو یان 3 ژمارەم هەبوو 4 ژمارەم هەبوو کێشە نییە. تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم بزانم کۆڵکەک هەیە لە مابەینی ئەو 3 ژمارەیە کە ئەمن ژمارەکان دابەشکەم بەسەری. ئەگەر هاتوو ژمارەکانی من ژمارەی خۆبەش بوون یان تەنیا کۆڵکەی 1 هاوبەش بوو، کەواتە یەکسەر دەبی بزانم بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی ژمارەکانی من. با ئەو ژمارەی لێرە جارێ لابەم یان ئەوەی لابەم دووەکە هەر هەتا وەکو کتێبەکەی لێبێ مابەینی 3 و 5. ئەگەر ئەمن 2 ژمارەم هەبوو 3 و 5 تەمەشای هەردوو ژمارەکان دەکەم، هەردووچیان خۆبەشن، واتە تەنیا کۆڵکە 1 هەیە لە مابەینیان، گەورەترین کۆڵکە 1ە، کەواتە یەکسەر لۆ دیتنەوەی بچووکترین چەند جارەی هاوبەش هەردوو ژمارەکان یەکسەر لێک دەدەم، واتە 3 جاران 5 یەکسانە بە 15 یەکسەر دەکاتە 15. زۆر ئاسانە ئەو ڕێیە هەست دەکەم. ئەگەر هاتوو زیاتر لە 2 ژمارەم هەبوو واتە 3 ژمارەم هەبوو، دیسان تەمەشایان دەکەم ژمارە 2 ژمارە 3 ژمارە 5 هەر سێکیان ژمارەی خۆبەشن، واتە تەنیا کۆڵکە 1 هەیە هاوبەشە لە مابەینیان، واتە لۆ دیتنەوەی بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی ئەو 3 ژمارەی دەینم هەر 3 ژمارەکان جارانی یەکتر دەکەم. 2 جاران 3 6 6 جاران 5 دەکاتە 30. بچووکترین
چەند جارەی هاوبەشە لە مابەینی ئەو سێ ژمارەی. ئەوە لێکدانی ژمارەکان بەمەرجەک کە تەنیا کۆڵکە یەک هاوبەشبی لە مابەینی ژمارەکان. ئەگەر هاتوو بۆ وێنە ژمارەی دیم هەبوو بۆ وێنە 5 و 2 هەردوو ژمارەکان خۆبەشن، واتە گەورەترین کۆڵکەی هاوبەش تەنیا یەکە، کەواتە هەتا بچووکترین چەند جارەی هاوبەش ببینمەوە هەردوو ژمارەکان لێک دەدەم دەکاتە دا یەکسەر دا بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابەینی 5 و 2. ئەگەر هاتوو دیسان دوو ژمارەی دیم هەبوو 7 و 5 هەردووچیان خۆبەشن یان هەردووچیان گەورەترین کۆڵکە یەکە لە مابەینیان، واتە ناتوانم 7 و 5 دابەشی هیچ بکەم بێجگە لە یەک. نە 2 دەبی، نە 3 دەبی، نە 4 دەبی، نە هیچ نابی، چونکە هەردوو ژمارەکان خۆبەشن. 5 تەنیا دابەشی 5 دەکرێت، 7 تەنیا دابەشی 7 دەکرێت، دابەشی هیچ شتێکی هاوبەش ناکرێ. کەواتە یەکسەر ئەگەر داوام لێکرا بچووکترین چەند جارەی هاوبەش ببینمەوە 7 جاران 5 دەکا 35. ئەوەش ڕێیەکە لە ڕێیەکانی دیتنەوەی بچووکترین چەند جارەی هاوبەش. تێکەڵ نابی بکەم لەگەڵ گەورەترین کۆڵکەی هاوبەش. گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی 7 و 5 ژمارە یەکە، هیچی دیکە نییە. ئەو جارەی ئەگەر ئەمن دوو ژمارەی دیم هەبوو دیسان ئەو دوو ژمارەیە کۆڵکەی هاوبەش تەنیا یەکە، کەواتە لۆ دیتنەوەی بچووکترین چەند جارەی هاوبەش ئەمن ژمارەکان لێک دەدەم 3 جاران 11 دەکاتە 33. 33 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابەینی 11 لە مابەینی 3. هیوادارم ئێستا هەندێک ڕوون بی ئەو ڕێ ئەمن دەیگرمە بەر لە کاتی دیتنەوەی بچووکترین چەند جارەی هاوبەش ئەگەر هاتوو ژمارەکانم یان هەمویان ژمارەی خۆبەش بوون یان ئەوە تا تەنیا کۆڵکە یەک هاوبەش بوو لە مابەینیان. ئێستا بچمەوە ڕێی کتێبەکەی. کتێبەکە بەو ڕێی ناکە، کتێبەکە چەند جارەکانی 3 دەنووسیتەوە، چەند جارەکانی 5 دەنووسیتەوە. ئەوجا ئەو ژمارەی کە هاوبەشە لێرە و لێرە ئەو ژمارەیە کە هاوبەشە بچووکترین چەند جارەی هاوبەشە. ئەو جارەی 4 و 6 و 12 دیسان چەند جارەکانی 4 لێرە نووسرایتەوە، چەند جارەکانی 6ش، چەند جارەکانی 12ش. ئەوجا کامە ژمارە هاوبەشە، واتە لە هەر سێلا هەیە ژمارە 12. بێگومان ژمارەی دیش زۆرە کە هاوبەشە 24، بەڵام لێرە بچووکترینیان 12 گچکەتر لە 24، کەواتە 12کە بچووکترین چەند جارەی هاوبەشە نەک 24. ئەوە بەڕێی کتێبەکە. ئەگەر ئەمن بەڕێشکە چاکەم 4 و 6 و 12 4 و 6 و 12 ئەمن چ دەکەم؟ 4 و 6 و 12 چونکە ژمارەی خۆبەش نینە، چونکە بچووکترین گەورەترین کۆڵکە یەک نییە، کەواتە دابەشی سەر کۆڵکەکان دەکەم. بۆ وێنە دابەشی 2 دەکەم. 12 دابەش 2 6، 6 دابەش 2 3، 4ش دابەش 2 2. ئەوجا دیسان دابەشی 2 دەکەم. 6 دابەش 2 3. لێرە 3 چونکە دابەشی 2 ناکرێ هەروەکو خۆی دەنووسمەوە. 2ش دابەش 2 دەکاتە 1. ئەو جارەی دابەشی 3 دەکەم. 3 دابەش 3 1، 3 دابەش 3 1، کەواتە ئەو کاتە ئەمن ڕادەوەستم کە ژمارەکان هەمویان بوونە 1. 12 بۆ 1، 6 بۆ 1، 4ش بۆ 1. کە ژمارەکانم هەموو بوونە 1 ئەوجا دەچمە لای چەپ، ئەو کۆڵکانەی بەدەستم هینایە لێکیان دەدەم. 2 جاران 2 4، 4 جاران 3ش دەکاتە 12. واتە بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ئەو سێ ژمارەیە
ژمارە 12. هەروەکو کتێبەکەش لێرە دەمەوێت سەرنجی ئەوەی ڕابچێشم کە بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی سێ ژمارە هەرگیز بچووکتر نییە لە گەورەترین ژمارە. هیچ نابی لە 12 گچکەتر بی. دەتوانم لە 12 گەورەتر بی یان 12 بی، بەڵام هیچ کات نابی گچکەتر بی لە 12. هیوادارم بچووکترین چەند جارەی هاوبەش تێکەڵ نەکەین لەگەڵ گەورەترین کۆڵکەی هاوبەش. ئەگەر بمەوێ گەورەترین کۆڵکەی هاوبەش ببینمەوە لۆ ئەو سێ ژمارەیە کە دابەشی دووم کرد، ژمارەکان کە دابەشی دووم کرد کە زانیم 2، 3 و 6م بەدەست هات، ئیدی کۆڵکەی هاوبەش نەما لە مابەینی ئەو سێ ژمارە بێجگەلەیەک لێرە ڕادەوەستم. واتە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی سێ ژمارەکە ژمارە 2. گەورەترین 2. بچووکترین چەند جارەی هاوبەش 12. هیوادارم خوێندکاری ژیر تێکەڵ نەکەی گەورەترین کۆڵکەی هاوبەش و بچووکترین چەند جارەی هاوبەش. بچووکترین چەند جارەی هاوبەش هەمیشە گەورەترە یان یەکسانە بە گەورەترین ژمارە، هیچ بچووکتر نییە. بچووکترین چەند جارەی هاوبەش گەورەترین کۆڵکەی هاوبەشیش گەورەترین کۆڵکەی هاوبەش لێرە کۆڵکە 2 گەورەترینیانە، لە 2 گەورەتر نییە. گەورەترین کۆڵکەی هاوبەش هیچ کات گەورەتر نابی لە بچووکترین ژمارە، هیچ کات نابی گەورەتر بی. ئەوە یاسا و ڕێسایەکان کە دەبی هەمیشە لە بیرم بی. ئێستا تەواو بووم لە لاپەڕە 40 دەتوانم سەردانەچی لاپەڕە 41. هەندێک جار نووسینی چەند جارەکان پێویستە بۆ دیارکردنی بچووکترین چەند جارەی هاوبەش بۆ 2 ژمارە ئاسان نییە. لێرەش لە کتێبەکەی دان بەوەی دەنێن کە ئاسان نییە ئەو ڕێی کە هەڵدەبژێرن لەو کتێبەی. بۆ وێنە بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ئەو 2 ژمارەیە بریتیە لە ئەو ژمارە گەورەیە و دەبێ 55 چەند جارە بۆ 78 و 39 چەند جارە بۆ ژمارە 110 بنووسی بۆ ئەوەی ئەو ژمارەیەت بەدەست بێ. با ئەمن بەڕێی خۆم ئەو پرسیارەی شی کار بکەم. 78 و 110. 78 و 110. ئەمن چم کردیە چونکە هەردوو ژمارەکان جوود بوون یەکسەر دابەشی دووم کرد، ئەوجا 110 بۆ 55، 78ش بووە 39. ئێستا کە تەمەشای 39 و 55 دەکەم هیچ کۆڵکەچی هاوبەش نییە بێجگەلەیەک. کەواتە لۆ ئەوەی بزانم بچووکترین چەند جارەی هاوبەش چەندە لە مابەینی ئەو ژمارە و ئەو ژمارە چ دەکەم؟ دەینم ئەو 55 کە هەمە دابەشی 55 دەکەم، دەبیتە 1. 39 وەکو خۆی دەمینێتەوە چونکە 39 دابەشی 55 ناکرێت. ئەو جارەی 39کەش دابەشی 39 دەکەم، ئەو یەکە هەر بە خۆی یەکە، 39کەش دەبیتە 1.
ئێستا کە ژمارەکانم هەردووچیان بوونە یەک، ئەوجا دێمە لای چەپ، ئەو ژمارانەی بەدەستم هاتیە لێکیان دەدەم. واتە 2 جاران 55 جاران 39. 2 جاران 55 زۆر ئاسانە، دەکا 110. ئێستا ئەم دەبی 110 بینم، جارانی 39 بکەم هەتا بچووکترین چەند جارەی هاوبەش بەدەست بینم. باشە، بینم 110 جارانی 39 بکەم لێرە. ئەگەر ئەوانە بسڕمەوە ڕەنگە هەتا هەندێک جێم هەبی. ئەوجا 110 جاران 39. 110 جارانی 39. جارێ سفرەکەی لێ دەگەڕێم، دوایە دایدەنێم وەکو ئەوەی وایە 11 جاران 39. بەڵام با باشتر بینوسم 39 لەسەرێ 11ش لە خوارێ، ئاسانترە. 1 جاران 99، 1 جاران 33، 1 جاران 99، 1 جاران 33، 9 کۆیان دەکەمەوە، 3 و 9 12، 3 و 1 4، سفرە چیشکە هەم بوو ئی 110. ئێستا دایدەنێم 4290 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابەینی ئەو ژمارە و ئەو ژمارە. کەواتە ڕێی کتێبەکەش هەمان ڕێیە، نووسرا بوو ئاسان نییە بچووکترین چەند جارەی هاوبەش ببینینەوە. لێرە بە چ ڕێیەکی کردیتیان؟ بەڕێی شیتەڵی خۆبەش، بەڕێی شیتەڵی خۆبەش کردیتیان. کەواتە 78 بوویتە 2 جاران 3 جاران 13، 110 بوویتە 2 جاران 5 جاران 11. تەنیا 2 هاوبەشە، واتە ئەمن کۆڵکەکان دەبی هەمویان بنووسمەوە. واتە ئەمن دەبی دووەکەی تەنیا 1 جار دەنووسمەوە چونکە هاوبەشە، بەڵام کۆڵکەکانی دی هەمویان دەبی بنووسمەوە. 2 3 ئەوە 3 لێرە، 13 13 و 5 5 و 11ش 11. ئەو جەلێکیان بدەم هەموو کۆڵکەکان، پاشی لێکدان دەزانم دەکاتە 4290. ئەمنیش لێرە 4290 هەستم کرد بە ڕێگایەکی ئاسانتر، یان هەمان ڕێگایە، بەڵام ئیدی هەموو کات شیتەڵی خۆبەش باشترە، ڕێگایەکی ئاسانترە لەو ڕێگایە کە لە کتێبەکەی هەیە کە دیت لێرە کە نووسینی چەند جارەی هاوبەش. ئەو ڕێ هەز دەکەم ڕێکی زۆر زۆر ئاسان نییە. لە کتێبەکەش دانی پێدا دەنێن کە نووسرایە هەندێک جار نووسینی چەند جارەکان ئاسان نییە. پێویستە شیتەڵی خۆبەش ئاسانترە. ئێستا تۆزێک هیوادارم ڕوونتر بی، با بینە لای ئەو پرسیارەی 9 27 و 45. 9 27 45 بیان نووسمەوە. 9 27 45. ئەوجا ئەمن شیتەڵی لۆ دەکەم، واتە کۆڵکەی هاوبەش دەبینمەوە. لێرە 3 کۆڵکەی هاوبەش ئاسانە، 45 دابەش 3 دەکاتە 15. 27 9 و 9ش 3 دیسان دابەش 3 15 دەبیتە 5 3 و 1. لێرە لە کاتی دیتنەوەی بچووکترین چەند جارەی هاوبەش دەبی ئەمن لە شیتەڵ بەردەوام بم هەتا ژمارەکانم هەموو دەبنە 1. کەواتە دابەشی 5 ئەو جارەی 5ەکەش بۆ 1
سێ کە هەروەکو خۆیتی ئەو جارەی دابەشی سێیەکەش بۆ یەک واتە هەمویان بووینە یەک. ئێستا لە لای چەپ ئەو ژمارانە لێک دەدەم ئەو جا دەکاتە بچووکترین چەند جارەی هاوبەش. 3 جاران 3 دەکا 9 جاران 5 دەکا 45 جاران 3 دەکاتە لێرە 45 جاران 3 جاران 5 15 3 جاران 4 12 یەکیش 13 واتە 135 بەڵام 135 لێرە چونکە دووم هەیە 2 سێم هەیە دەتوانم یەکەچان بنووسم ئەوەی ڕاستی بی. زام لە کتێبەکەی کویان کردیا لە کتێبەکەش 135 هەمویان نووسرایتەوە 3 5 ئیمنیش هەر لێرە 3 5 هەرچەندە ئەمن پێنجەکەم زووتر نووسە بەڵام 135 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابەینی ئەو سێ ژمارەیە کەواتە شیتەڵی دەکەم هەتا هەموو ژمارەکان دەبنە یەک. هەمیشە بە ژمارەی بچووک دەتوانم دەست پێ بکەم. ژمارە 2 یان ژمارە 3 یان ژمارە 4 باش نییە 2 3 و 5 و 7 شتیوە ژمارەی خۆبەش. ئێستا پرسیاری سێ نازەنین و براکەی بە دەوری باخچەکەیان غار دەدەن. نازەنین بە 4 خولەک جارێک دەوری باخچەکە تەواو دەکا برایەکەی بە 6 خولەک جارێک دەوری باخچەکە تەواو دەکا دوای چەند خولەک بە یەک دەگەن بۆ زانین هەردووکیان لە هەمان کات و جێگاوە دەست پێ دەکەن. واتە لەو جۆرە پرسیارانە هەمیشە بچووکترین چەند جارەی هاوبەش دەتوانم ببینمەوە لە مابەینی 4 و 6 4 و 6 لێرە 4 و 6 ئەوجا دابەشی 2 6 دابەش 2 3 4 دابەش 2 2 دیسان دابەش 2 سێکە وەکو خۆی چونکە دابەش ناکرێت دووەکە دەبیتە یەک ئەوجا دابەش 3 سێکەش بۆ یەک هەمویان بوونە یەک. ئێستا 2 جاران 2 4 4 جاران 3 12 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابەینی ئەو دوو ژمارەیە. لێرەش نووسرا 2 و 2 و 3 دەکا 12. هەز دەکەم ئەو ڕێیە زۆر ئاسان نییە تێی بگەن بەڵام ئەو ڕێی ئەمن لێرە باسی دەکەم ئاسانترە هەموو ژمارەکان لە پێش چاون پێویست ناکە ئەمن بیر بکەمەوە یەک لە دووەکان وەربگرم وەکو لێرە دەبی ئەمن بیرکەمەوە چونکە 4 دانە 3 دانە دووم هەیە تەنیا 2 دانەی دەبی بنووسم بەڵام ئەو ڕێی ئەمن بەکاری دەینم بیرکردنەوەی زۆری پێویست نییە بەڵام خوێندکاری ژیر ئەتوو سەربەستی لە هەڵبژاردننی ڕێگە بیر بکەوە و تاو توێ بکە بڵێ پیتەکانی ب چ دەگەینن ب بچووکترین چەند جارەی هاوبەش. باس بکە ڕێگایەک بۆ جیاوازی نێوان گەورەترین کۆڵکەی هاوبەش و بچووکترین چەند جارەی هاوبەش. ئەو پرسیارە زۆر گرنگە بە ئەمن لێرە بۆ وێنە ژمارە 3 و 9 ئەگەر داوام لێ بکرێ بچووکترین چەند جارەی هاوبەش چ دەکەمە من دەچم ژمارەکان دەکەمە کۆڵکە
دابەشی سێی دەکەم 9 دابەش 3 3 دابەش 3 1 دیسان دابەش 3 هەردووچیان بوونەیەک ئێستا ڕادەوەستم 3 جاران 3 دەکا 9 بچووکترین چەند جارەی هاوبەشە. ئەگەر داوام لێکرا گەورەترین کۆڵکەی هاوبەش چ دەکەم؟ لێرە کە دابەشی سێی دەکەم 9ەکە بووە 3 بووە 1 ئیدی ڕادەوەستم چونکە چی دیکە کۆڵکەی هاوبەش نەما کەواتە گەورەترین کۆڵکەی هاوبەش 3ە بەڵام بچووکترین چەند جارەی هاوبەش 9ە. ئەوەیە جیاوازیەکە لە کاتی شیتەڵ لە کاتی گەورەترین کۆڵکەی هاوبەش کە کۆڵکەی هاوبەش نەما ڕادەوەستم بەڵام لە کاتی بچووکترین چەند جارەی هاوبەش ڕاوەستان نییە دەبی بەردەوام بم هەتا ژمارەکان هەموو دەبن بە 1 کەواتە گەورەترین کۆڵکەی هاوبەش ڕاوەستان هەیە بچووکترین چەند جارەی هاوبەش بچووکترین واتە بەردەوام بە هەردووچیان بن بچووکترین بەردەوام گەورەترین کۆڵکەی هاوبەش ڕاوەستان هەیە. بنووسە 4 چەند جارەی هاوبەش بۆ دوو ژمارە 9 6 پاشان بچووکترین بێجگە لە بچووکترین چەند جارەی هاوبەش. ئەو پرسیارە تۆزێک ئاسان نییە چەند جارەی هاوبەش 4 دانەش بێجگە لە بچووکترین چەند جارەی هاوبەش لەبەر 4 دانە تێناگەم بەڵام با بنووسین یان لە خشتەی لێکدان چەند جارەکان دەینم یان بەخۆم لە مابەینی 6 و 9 لێرە بۆ وێنە ئەمن 6 چەند جارەکانم هینایە 6 جاران 1 6 6 جاران 2 12 6 جاران 3 18 24 30 36 42 هەتا دەی هەتا 6 جاران دەی نووسیتم ئەوجە دەچم 9ەکەش دەنووسم 9 جاران 1 9 9 جاران 2 18 9 جاران 3 27 9 جاران 4 36 و 9 جاران 5 45 هەتا دەی ئەوجە ئێستا تەمەشای چەند جارەکانی هاوبەش دەکەم تەنیا ئەوانەی هاوبەش واتە چ هەیە لێرە 18 هەیە لێرەش لێرەش 18 هەیە 18 ئەو بچووکترینیانە پاشان چ هەیە لێرە و لێرە 36 هەیە 36 لێرەش 36 هەیە ئەوە یەک لە چەند جارەکان کە هاوبەشە لێرە 54 هەیە لێرەش 54 هەیە پاشان دەبی هێشتان چەند جارەکان بنووسم هەتا دەی بەس نییە کەواتە من دەچم لێرە نووسیتمەوە چەند جارەکانی 6 و 12 و 18 گوتمان کامە وەکو یەکە 18کە وەکو یەک بوو ئەوجا 36ەکەش وەکو یەک بوو ئەوجا 54ش وەکو یەک بوو پاش 54 72ش وەکو یەکە هاوبەشە دەبی یەکەش کەش بنووسم چونکە بێجگە لە بچووکترینیان لەبەر هەندێک گوتم ئەو پرسیارە تۆزێک ئاسان نەبوو لێرە ئەمن گەیشتمە 78 11 12 13 14 جاران 6 دەکات چەند 14 جاران 6 4 جاران 6 24 1 جاران 6 و 2 84 کەواتە 84ش دەبی بنووسم لێرە 84 90دیش ئەگەر ئەویش چەند جارەی 9 11 جاران 9 دەکا 99 گوتمە پرسیارە زۆر دوور و قورە
هەرچەندە پێویستیش ناکە من دانیشم سێم هەڵبژاردێت چوارەمەکەی ڕەنگە باشترە بهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر، چونکە دەبی لێرە ئەمن هەر بەردەوام بم 15 جاران 6 و 16 جاران 6 و ڕەنگە 12 جاران 9 هێشتاش نازانم دەگەمە کام ژمارە، کاتە ئەمن 4 دانم هەڵبژارد هیوادارم خوێندکاریش زەحمەتترین و گرانترین دانا هەڵبژێری لە چەند جارەکان. ئێستا هاتمە کۆتایی لاپەڕا 41ش لاوانەی داهاتوو لاپەڕەیەکی نوێ و هیوادارم تێکەڵ نەکەم بچووکترین چەند جارەی هاوبەش و گەورەترین کۆڵکەی هاوبەش کە زۆر 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 جیاوازن لە یەک. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەکی نوێ هەر بژی.